سەبر و تەحەمل و خۆشی و شادی دەختە دڵەکان ئارام دەکاتەوە دەبێت دڵەکان ئارام کاتەوە ئەگەر دڵەکان ئارام کات دنیا بن ئامانجی خۆی نەگەیاندووە ڕەمەزان هەرچەندە خەڵک باسی گرانی و سعر و ئەوانە دەکاتن نابێ ئێمە تەنها بۆ خواردن عەول دێن ڕەمەزان ڕووە معنەویەکە زۆر گرنگە مانجی ڕەمەزان حەقوی خەرکەکە بەرەو ئارامی زیاتر هەنگاو بنێتن بەرەو سەبر و تەعاملی زیاتر بیتن نەک لەم مانگە پیرۆزە تووڕەبوونی خۆی زیاتر دەربریتن و هەم لەوە ئیجتیماعەکەی و هەمش بۆ بەدوای گرانەکان بۆ ئەوەی کە ڕەمەزانێکی بەخیر و بەرەکەت و خۆشیتەوە بێ پێویستە حکوومەت چاوێک بوانەدا بخشێنتەوە کە ببینیم ئاگدار بی کە ئەو دوکانداران و ئەو فرۆشیارانەی بازار بە چ وەزعێک تێدەپەڕن و لەبەر ئەوەی کە ڕەمەزانە زۆر شتومەکەیان گران کردیە و بە بێویژدانانە لەگەڵ خەڵکی مامەڵە دەکەن. مانگە ڕەمەزان مانگێکی خوایەوە ئەو ژەکومانکانی ترە و پێویستە ئەومان لێبوردە بین و ینی بیر و ڕامان جودا بێتن هەرەکو چۆن پێشتر بیر و ڕامە هەبوو بەمان شێوە ئەمە بیر و ڕامە هەبیتن فێرە ئاداب و ڕۆژتی زیاتر بین و لەسەرخۆ بین و هێمن بین و کات خۆش بەسەر بەرین و لە خۆمان لە کاری خراپە بە دوور بخەین و وەسەلام.